دەبینمە لێرە ئەسپ سواری دەکەن ئامانستان چیە لەو ئەسپ سواریە؟ ئامانجیمە ئەوەیە ئەو فۆلکلۆری کوردی نەفەوتێتن و بمینێتن هە لەسەر فۆلکلۆری کوردی بمینێتەوە. تۆ ئەسپ سواری دەکەی؟ ئەمن لە مێژ ئەسپ سواری دەکەم لە 93ەوە. ئەسپ سواری دەڵێن لە کۆمەڵی نەخۆشی زۆر باشە. هەست کردێ لەو نەخۆشیانە بە دووری؟ بەێ لۆ نەخۆشی دری باشە لۆ فەقەراتی باشە لۆ ئەنی زۆر نەخۆشیت کەش باشانی. ستان هەیە ئێوە لەگەڵ هاوڕێیانتان کۆ دەبنەوە؟ بەخوای ئەوە برندەکە لۆ ئەسپ سواری لۆ خۆشی درمان کۆ دەبینەوە لە ئەسپ سواری دەکەین و خۆشی ئەو ناخۆشی لە درمانە دەری دەکەین. ئەسپ دەڵێن زۆر بەوەفایە لەگە ئەسپەکە چۆنی؟ وەڵڵی لەعنی لە کاتێ زۆر خۆشم دێ عزم لێنە ئەوە دەم خۆش بێتن زیاد خۆشم دێ. ئەرێ وەڵڵا. چەند ساڵە ئەسپی بەخێو دەکەی؟ لە هەشتایەکانەوە. ئاماستان چیە لەو ئەسپ سواری دەبینم هەمووتان بەجلی کوردی ئەوڕۆ لەسەر قەڵات کۆ بوونێتەوە؟ کەلتوریش باپیرانمە خۆ زانانی ئەسپ سواری هەر هەبووە لە باپیران هەر هەمان بووە. هێشتاش خۆش لە بیستوان و کەلتوری بپارێزنەوە گەروهانە بیتنەوە ئەماد وینوس دەکەین لەمانەوە کەلتورە هەر بمینە بزر نەبیتن وایان نا خۆبەخشانە لێرە ئامادەنە و نمای شێ بکەن تەنها لۆی کەرتوولەکە ببینێتەوە. خۆبەخشانەیە ئابەدەن ئەمی فیستیڤالەکان بەشداری دەکەین و خۆبەخشانە دوا سواری کوردستانەمە. ئەو ئەسپەکەی خۆتە لەگەڵ ئەسپەکەی نێوانتان چۆنە دەڵێن ئەسپ زۆر بەوەفایە و ساحیبی خۆی دەناسیتن لە بۆی دەچێکسەد بتبینی بەخۆی لێ دێتن بەخۆی نەزانێ وەڵاو لە مێژ نییەوە ئیتکەم هەیە لە مێژە هارەوە. چەند ساڵە نزیک ئەنی بۆ خۆت ئەسپی بەخێو دەکەی وەردەوام لەگەڵ ئەم هەتا یعنی هەشتایەکان هەم بووە ئێستاش لا ئەزەل هەیتم هەر لەگەدا بوومە ئەسپ پشتیوان مەرەخمانە ئەو برادرشمان سواری دەکەی تۆش؟ بەڵێ. چەند ساڵ؟ وەڵی 40 ساڵش دەبێت. نێوان چۆنە لەگەڵ ئەسپ سواری؟ هەمیشە هایتم. دەڵێن ئەسپ سواری لۆ کۆمەڵی نەخۆشی زۆر باشە. هەست کردێت بە دووری لەو نەخۆشیانە؟ بەڵێ سوودم پێکردیا. سوود پێکردیا. مایسیری قۆڵۆن زەخت سوکەری ئیدی ڕەمل ستەوی داوێت. بەڵام کووە و ڕۆهموتان ئاوا لێرە کۆبوونەتەوە لەسەر وڵی بۆ مناسبەی ئەوەیە کە هاتینە مناسبەی ئەوەی فۆل فستیڤاڵی کوردەواری ئەمەشان داوات کردی ئەمەش ئەسپ سوارم دەتەوێت ئەو کەلتورەیە بەپارێزیوە. بەڵێ زۆر بەدڵە خۆشەوە هاتیمە. مامۆستا تا چەند گرنگە ئێمە بەم فستیڤاڵانە کە لە پووری خۆمان بپارێزین کە لە پووری خۆمان ئاشناکەین بەوانەی کە لە خۆمان بچووکترین یان بە منداڵەکانمان. هەڵبەتە گرنگیدام بەم فستیڤالە بە بۆنەی بەتایبەت کە لە مانجی بەهار دەکرێت کارێکی پێویستە بۆ ئەوەی نەوەی نوێ ئاشنایی کەلتوری باو بای پیرانمان بێ. بەڵام پێم باشە ینی فستیڤالەکان وەک بڵێ کۆنتاکێک هەبێ لەمانە ئەوانەی ڕێکخەری فستیڤالەکانە و ئەوانەی کە دێن نمایش دەکەن لەگەڵ بینەرەکان تاوەکو تێکەڵێک دروست نەبێت بتوانین شەکان بە جوانی بە ڕێکوپێکی هەڵبدەن لە هەمان کاتیشدا وا باشترە و وا جوانترە کە کەلتور چۆن بە شێوەیەک بۆ وەک خۆی نیشاندرێتەوە نەک ئارایش بکرێت. تا چەند ئەوەی کە لێرە دەیبینی فعلەن کەلتوری کوردیە و ڕۆژانە بووە باو و باپیرانمان ئەم کردستانیان بەکارێنە ئەم جلانیان پۆشیوە. ڕاستە جێ خۆشحاڵی ینی پێم باشترە لە بڕی ئەو نمایشەی ئەسپ سوار و ئەو نمایشانەی جلوبەرجی کوردەواری لە زۆر شت لە کەچالاچیەکانی دیکە دەکرێت باشترە و خەڵک پێشوازی زیاتر دەکات لە
هەندێک بابەتی تر کە دەکرێت یان ساڵانی پێشوو دەکرا بۆیە هیوادارم ساڵ بە ساڵ گرنگی زیاتر پێ بدرێت و ئێمە وەکو دڵسوزانی ینی هونەردۆستەوانە بەردەوام ئەو هەوڵمانداوە ئەم نمایشانە وەک خۆی ببینە بەغدا و خوار و عێراق تاوەکو نەتەوەکانی دیکەی عێراق ئاشنا بن بە کەلتوری جوانی کوردەواری. مامۆسا چیت هەیە حەزەکەم بە کورتی چیت هەیە بۆ دایک و باوکان کە دەبینین ئێستاکە دایک و باوکان کەمتر منداڵەکانی خۆیان ئاشنا دەکەن بە کەلتور و کەلەپوری کوردی یعنی تەنانەت منداڵ هەیە باوکەیە تاوەکو ئێستاکە قاتێکی کوردیشی لە ماڵەوە نییە کەوە جلوبەرگی کەلەپور و کەلتوری ڕەسەنی کووردە چیت هەیە بۆ دایک و باوکانە پێویستە چۆن منداڵەکانیان پەروەەر دەکەن چکە هاوکات جەناب دووە بزانام مامۆسایەکیشی هەڵبەتە پێویستە ینی لەسەر باب و دایکان کە ئاشنای منداڵەکانیان ئاشناکەن بە کەلتوری نەتەوەکەمان کە کەلتونێکی ڕەسەنە لێرەشدا پێویستە کاتێک کە بۆ خۆیان حەز لە شوێنێک دەکەن منداڵەکانی شیان برن بەڵام لێرە کێماسیەک هەیە ئەگەر ئێمە دەچینە بۆ نمونە دەچینە قشڵەی بەغدا هەموو بەیانیەک هەموو ڕۆژانی هەینێک لە چەند هۆڵە لە منداڵی 5 ساڵیەوە تاوەکو تەمەنی 100 ساڵی هەموو جۆرە نمایشێکەیە یعنی نمایشی بۆ نمونە لە هۆڵ یەکە منایشی منداڵانە کە خێزانێک دەچێت لە منداڵەکەی لەوێ بەجێ دێنێت مۆریانێ دەکەن ئەوەی تر فیلمی دیۆکۆمەنتاری ینی بە جۆری هەموو تەمەنەکان تاوەکە دەبگاتە تەمەنی 100 ساڵی دەبینین لە دواژوور نمایشی مەقاماتی عێراقی دەکرێت کەواتە هەموو تەمانەکانی تێدایە بۆیە لێرەش کە لەسەر قەڵا لەسەر سنتەری بوژانەوەی قەڵا پێویستە تا ئێستا شوێنێک نابینین نمایشی منداڵانی لێ بکرێت ئەو شتانی کە منداڵان جاری لە یاریە کوردەواریەکان ئیشی لەسەر کراوە ئێستا خۆم تاوەکو 30 یاری کوردەواری بە شێوەی دەنگ و ڕەنگ دەرم هێناوە ئەگەر شوێنێکە بێت چۆن نمایشەکانی کەلوپەلەکان دیکە لێ دەکرێت ئەوها منداڵانی لێ بکرێت تاوەکو منداڵان لە ئێستاوە ئاشنای ڕەسەنی کوردەواری خۆیان بن تا چەند پێت وایە گرینگە گەنجانمان منداڵانمان گەورانمان ئاشناکرێن بە کەلەپوری کوردی و کەلتوری کوردی و گرنگجێ و جۆرە فستیڤالانە لە چیدایە بەڕایتەوە بێگومان پێویستە بۆنەوەی داهاتومانکەوە فستیڤال و ئەم جۆرە بابەتانە بکرێتەوە بۆ ئەوەی نەوەی داهاتومان ئاشنا بێ بەو کللتور و کەلەپورێکەوە پێشتر با و باپیرانیان لەسەریان ڕۆیشتون ئەو کەلتورانەی کە ئەو شتانەی لێرە دەبینی لە فستیڤاڵە ئاهزکراوە هەمووی ئەم شتانت بینی بوو پێشتر کە فعلەن ئەمانەی کەلەپور و کەلتوری کوردیە بەڵێ بێگومان بەشێکیان بینی بوو بەشیان جیاوازی هەبوو لەگەڵ جارانی تر واشتی نوێتر هات بۆکایەوە لە هەمان لەسەر هەمان شێوازی کۆن بەڵام ئەو جارە بە شێوازێکی نوێ جیاکاری تێدا کرابوو دەستڕەنجینی جوانتر تێدا کرابوو ئەوەی لێرە گرینگە ئەوەیەکەوە زۆر لە خانمان و کوڕان و کچانی ئێمە لێرکان هەستاون بە دروستکردنی شتی و کاری دەستی وە کللتور و کەلەپوری کوردیان زیندوو کردێتەوە ئەمەش کارێکی باشە بۆ ئەوی هەم بتوانن گرنگی بە کەلەپوری کوردی بدەن و نەهێڵن بفەوتێت و لە فەوتان ڕزگاری بکەنەوە دومین گرنگی ئەوەیەکەوە هەم نەوەی نوێشمان ئاشنا بێ بەو کللتورە کەلەپورێکەوە هەیە نەک ئاشنا بێ بە کللتوری دەرەوە و هیچی دەربارەوە نەزانێەوە بتوانێت دەربارەی کەلەپوری خۆی زۆرترین زانیاری کۆ بکاتەوە ئاشنایەتی هەبێ بۆ ئەوەی لە هەر شوێنێک لە هەر کاتێک پێویست بێتن کورتە باسێکی لەسەر بکاتەوە زانیاری هەبێت و ئاشنایی لەگەڵ ئەو کەلتورە کەلەپورە هەبێتن دەبینم جیاوازیەک هەیە لە نێوان جلوبەرجی من و جلوبەرجی تۆی وە بزانمی هەردووکمانیش کوردیە ئەم جیاوازیە چی هی من چی پێ دەڵێن و هی تۆ چی پێ دەڵێن چکە پێم وابی تۆ یەکێکی لە شارەزایانی جلوبەرگی کوردی بەخێراتن لە بۆ فستیڤالە بەڵێ جلکی کوردیش وەکو هەر کوردیش وەکو نەتەوەیەکی تر خاوەن جلک و بەرجی تایبەتی بەخۆیەتی جلکەکانیش زیاتر بەپێی ناوچەکان دابەشبوونیان پێوە دیار بووە ئێستا جلکەی بەرجە نابێت ئەوە دەستوری پێشمەرگانەیە کە لە پێشمەرگاتی لە شۆڕشی ئەیلول سەبر گۆڕانکاریێکی کەمی تێکرا ئەو جلوبەرگی بەرگەمنیش ئەوە ئێلەگا ئەوە دەستوری منتیقە چیلای بارزانە کە قەومەکەم پێیان دەگوترێت قورشیدیەکان بەدەست دەیچنن جلوبەرگی کوردی بە پێی ناوچەکان جیاوازی زۆر بەخۆی دەبینی چەند جۆرە جلوبەرگی کوردیمان هەیەوە تاگەر بێت و جۆرەکان بژمێرین نزیک دەبێتە چەند زۆر جۆرەکانی زۆرن ئێستا لە شاری هەولێری خۆمان منتیقەی خۆش ناوەتیە بە پێی ناوچەکان مراتخانیە ڕانک و چۆغەرە ستارخانی لای سلەیمانیە سنەی ئێستا گەنج زۆری دەکەنێ و دەستوری ئەوەی کە ئێستا پێدەگوترێت کە تافەکە پێشمەرگە نی زیاتر پێدەگوترێت دەستورەکان دەگۆڕێت کراسیە بەڵام لە بۆ کەونی و کللتوری مراتخانی ستارخانی چۆغەیی یەکە لە دەستورە کەونەکان
کاوە زۆر لە مێژە وەکو خاوەن قماشی جلوبەرگی کوردی خەڵک تا چەند ڕوو لە جلوبەرگی کوردی دەکات گەنجان چۆنن ئێستاکە لە چاو ساڵانی پێشووتر خەڵک کەس دەکەی کەمتر بۆتەوە ئینتیماماتی بە جلی کوردی ئەحتیمامی جلکی کوردی ئەو چەند ساڵی زیادی کردیا ئۆتی کە حکوومەتی هەرمی ژۆژی تایبەتی دانای لە بۆ پۆشینی جلک و بەرچی کوردی ئێستا ساڵانە گەنجان زۆر ڕوو لە جلک و بەرچی کوردی دەکەن بە تایبەتی ئەم ساڵ لە چاو ساڵانی پێشوو احتیمامەکی زیاتر بە جلکی کوردی درا لە چاو کە قەرەبارغی بازاری زیاتر بەخۆیەوە بینیە ئەم جۆرە فستیڤالانە ئەم جۆرە کۆبوونەوانەی هەموو کەلتورەکانی کورد پێ دوایە شتێکی چۆنە ئایا باشە بۆی نەوەی داهاتوومان ئاشناکەین بە کەلتوری کوردی ئەو جۆرە فستیڤالانە زۆر بەسوودن پێویستیشن بۆی گەنجانی ئێمەش ببینن کە ئەمەش خاوەن کەلتورێکی تایبەت بە خۆمانی تەقلیدی چیدی لە ناوتەوەکانی تر نەکەنەوە ئێمەش خاوەنی کولتوری جلک و بەرجین خاوەنی زمانی خاوەن فەرهەنگێکی زۆر دەوڵەمەندی زۆر پێویستن ئەوانە کە بەرداوامیان هەبی لەسەر نەک هەر تایبەت بکرێ بە مانجی ئادار و نەورۆز خاتون زوهرە زەنگەنە کە لەگەڵما یەکێکە لاو کەسانەی کە لە پووری کوردی زۆر خۆش دەوێت تەنانەت بە پێزانێرەکان ماڵی خۆشیان بە تەواوەتی ڕازاندوێتەوە بە کەلتوری کوردی و ئێستاش لەم فستیڤالە کەلتوریە بەشدارە دەمەوێت پرسم خاتون هەبوونی ئەم جۆرە فستیڤالە تا چەند تۆ وەکو دیفاعکەرێکی لە کەلتوری کوردی بەردەوام کەلتوری کوردی بە تۆ دیارە تا چەند دڵخۆش دەبی کە دەبینی هەموو خەڵکی شاری هەولێر بە جلی کوردی لە فستیڤالێکی ئاوا بەشدارە ئەمن لێرە بەشداڵی نەیکردووە ئەمن میێوانم میێوانی شەرەفی من لێرەیە شتێکی جوانە مهمە ئێمە هەموو ساڵ لە مانگی نەوروز مانگی کوردانە ئەو مانگەکە حەزەک دەکەم دەبی مانگی کەلتوری بوو یعنی چۆن هەموو فستیڤالێک ئەوها بە جلکی کوردی یعنی بەداخەوە ئێستا خەڵکاتیە بە پانترۆن و قەمیز ئەگەر کچ ئەگەر پیاو نابیتن دێن ناو فستیڤال ئەوها بە پانترۆن و قەمیز دەبی دێن بە جلکی خۆیانە ئەوە بۆ حتا جلکمان نامری کەلتورمان نامری حتا ژیانێک بە قووەت هەبوو بۆ کەلتوری ئێمەیە تا چەند گرنگ ئەمە بۆ نەوەی داهاتووەم جۆرە فستیڤالانە ئاشناکردنیان بە کەلتوری ڕەسەنی کوردی ئەوە هەیە کەلتوری ڕەسەنی کوردی و هەیە شتێکی تازەی هاتیە لە بانی کەلتوری کوردی یعنی تێگەڵاوە ئەوەی واتەوەی کە لێرە هەیە پێدوانی هەمووی ڕەسەنی کوردی بی؟ نە هەیە ڕەسەنی کوردیە بەس حەزەکەی من یعنی هەر کەسی دەیە ناو فستیڤال بە خەیاڵی هەر ڕەسەنی یعنی کوردەواریە ئەوە باشتر دەبی ئەوەی کە لێرە دەیبینم یەکێکە لە خاتونەکان بە کۆمەڵی شتی کەلەپوری بەشداری کردووە بەڵام کەلتوری ئەمە جیاوازە ئەم هەڵچاوە لە تەواوی شاخ و داخەکانی کوردستان گژ و گیای کۆ کردوتەوە و کردوێتی بە دەرمان و پێشکەشی خۆمانی دەکات من لە زاری خۆیەوە زانیاری زیاترتان بۆ دەگوازمەوە ئەمەی کە تۆ بەشداری پێ لەم فستیڤالە چییە و ئەم شتانەی کە لێرە دەیبینم وەبزانام جۆرا و جۆریشن لە چی پێکاتون بەخێر بێن لە سەرەتای ئەمە کاری دەستیە تایبەتە بە ئیشی سابوونی عیلاجی و سابوونی تەژمیلی هەموو چارەسەرە ئەساسی ئەوەتانێ زەیت و ئەعشابی طەبیعیە ئەساس ئەو شتانە دروست کراوە لەگەڵ شەمعی عەسەلە شەمع العەسەل و هەنگیر خۆشی ئەوانە مەسەلەن بۆ نمونە ئەو سابوونمانە هەیە ئەوە سابوون زەردەشەوە و موڕەیە ئەوە تایبەتە بە پێستی زۆر چەور زیبکە دەرەکە ئەوە بە هەفتەیە بەکاری بهێنێ لە زەردەچەوە و موڕەش عوش بێترە بەکارێنێ لەگەڵ مەجموعەیە زەیتە مەسەن زەیتی جەوزل هەندە زەیتی خەروعە زەیتی زەردەچەوەیە ئەو سابوونە چارەسەرە بۆ مەشاکلی پێستی چەور کەوانەی زیبکە دەرەکەن معڕەزن دایمەن دەم و چاویان زیبکە بەس بەم سابوونەی بشواتی زۆر چارەسەر کیمیاییشتان تێکەڵ نەکەن نانا بەس ئەساسی سابوونمانەیە ئەوەی کە سۆدەکاوی ئەوە ئەبی هەرتیای بێ هەمووشی هاوڕی خۆمانەوە تا کەم کورد بەڵێ درستی خۆمەوە من ئیشی کاری خۆمە لەبەرەوەی ئەندازیاری کیمیایی دەورەیە زۆر نیشبینیوە لەو بارە حتا عیلاجاتمان هەیە بەڵێ ئەوەیانە زەیتە بۆ تون و پڕکردن قەش مەجموعە تقریبان 7 نەوع زەیتە
قژ بە قەوە تاکاتەوە ئەوانەی قژیان هەڵە وەرنی ئەوێسێنێ ئەوامانەیە مەسەلەن کرێمی بن قاچە ئەساسی زەیت شەمعە لەگەڵ ئەم بەکارهێنانی ئەم دەرمانە گیایانە ئەمانە ینی ئیسیفادەکەی لەوەیە یعنی بە خلال هەفتەیە دە ڕۆژ ئەوەی بەکارهێنێ حز بە فەرقەکە دوایش زەرەلی نییە چکەم تو هەمووی سروشتیە یعنی ئەتوانین ئەمە بکەینە بەدیلە بۆ مەوادی کیمیاوی صابونی بازار کە هەمووی یعنی کیمیاویە یعنی ئەو صابونە لەوەیە ئێمە لە کەلتوری کوردی تەنها دەوڵەمەند نیم بە جلوبەرگێک و بە ئەسب سواری بەوانە تەنانەت دەرمانی کوردەواریشمان هەیە گەر بێتەوە ئێمەتوانین ئیسفادەی لێ بکەین بە دوور دەکەوینەوە لە دەرمانە کیمیایانە زۆر بە گرنگیوە مەسەلەن ئەو صابونە ئێمە معمەلێ صابونێ لە سعاتێکا 5,000-6,000 صابون دروستەکە بەڵام من ئەو صابونە بە یەک مانگەڵ ئەیخەمە بەردەست ئەبێ یەک مانگ تە سەبوونکە ئەو کاتە بەکارەهێنرێ ئەوە جۆرە صابونە تایبەتە بە پێستی حساسی پێ ئەڵێ کە هیچ بەکەڵکی نایە ئەوە لە شەوەندەرە و شۆفانە دروست کراوە زەرەلمەندی نییە بۆ پێست بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستبوون پەیامی بەشێک لەو کەسانە بوو کە لەم فستیڤاڵە بەشدارن دیارە بە خۆشحاڵیەوەی کە لێرە بەشدارە هەستێکی کوردەواری زۆر بەرزی بۆ ڕقسەوە بەداخەوە لە ماوەی ڕابردوو حکوومەتی خۆمانی کوردی هەستمان کرد وردە هەستی کوردایەتی نزم کردوتەوە لە نێو تاکبەتاکی کردووە بە تایبەتیش گەنجان بەڵام لە ئێستاکەدا دەبینین ئەم جۆرە فستیڤاڵەیە کە گرنگی بە کەلتور و کەلەپوری کوردی دەدات کوردان دووبارە هەڵدەستنەوە سەر کەلەپور و ڕەسەنی کوردایەواری خۆیان من هەر لە نێو فستیڤاڵە دەمێنمەوە ڕاوسەرنجی زیاتری ئامادەوانتان بۆ دەگوازمەوە لەگەڵمان بمێنەوە دوور مەکەونەوە ئەم جۆرە فستیڤاڵانە تا چەند گرینگە بکرێتەوە خەڵکی ئێمە ئاشناکرێت بەم جۆرە فستیڤاڵانە بەڕای تۆ پێویستە نەوەی داهاتوومان لەسەر خۆشویستنی کەلتور لەسەر ڕێزگرتنی کەلتور پەروەردە بکرێت من نام سەوزە سوارەیە یەکێکم لە سەرپەرشتیارەکانی ڕێکخراوی تریپ بۆ بەڕێوەبردننی ئەم فستیڤاڵە کە ماوەی 2 ڕۆژ دەخایێنێت ڕاستەکەی مەبەستمان لەو فستیڤاڵە زیندووکردنەوەی کەلتوری کوردیە و هەروەها ئاشناکردنی کەلتوری کوردی بە خەڵکانی بیانی و هەروەها ئەو نەوانەی ئەو نەوەی نوێ کە زانیاریان نییە لەسەر کەلتوری کوردی دەمانەوێت بەوان ئاشنا بکەین و هەوڵیش دەدەین کەلتوری کوردی کە لە کۆنەوە دووبارە بێتەوە ناو ژیانی کوردی باشە خۆتیش جلوبەرگێکەوە بزانم پێم وایە کوردیت پۆشیوە لە کاتی تریش جلوبەرگی کوردی دەپۆشن یان تەنها بۆ بۆنەیەکی تایبەت جلوبەرگی کوردی دەپۆشی بەڵێ من وەکو کتێک کە چالاکی زۆرمان هەیە لە هەموو شوێنەکان و هەر شوێنێکی چالاکیمان هەبی پێشانگامان هەبی ڕێوڕسمانەوی بە دلی کوردی بەشداری تێدا دەکەم لەبەر ئەوەی دەمەوێت پیشانی خەڵکی بدەم کەوا دلی کوردی چەند جوانە لەبەر ئافرەتی کوردەوە و هەروەها دەمەوێت باسی ئەو جلەم بکەم ئەوەیان جەمەدانی پیاوانە کە دیزایانی خۆمە بە خۆم دامنایە و هەروەها ئەوەشیان هەوری ئافرەتانە کە بەکارم هینایە هەردووچیان تێکەڵکردنەچی کللتوریم لێ ڕێک خستیە ئێمە ئیمڕۆ لێرە ئامادە بوون وەکو یانەی هەولێری ئاسمانی بە مەبەستی ئەنجامدانی دوو چالاکی ئاسمانی کە بە پەڕەماتۆر و بە باڵۆن بەشدار بوون لەم فستیڤاڵە بۆ بەرەو پێشچوونی فستیڤاڵی فۆلکلۆری کوردی لە مەجای ئاسمانیەوە خۆت چۆنی لەگەڵ کەلەپوری کوردی و کەلتوری کوردی و بەکارهێنانی ئەم شتە کەلتوریانە هەروەکو ئێستا کە دەبینن جلوبەرگێکی کەلتوری کوردی پۆشیوە وڵای بۆ خۆی ئینسان خۆشە ڕەسەنی خۆی لەبیر نەکاوە بۆ زیندووکردنەوەی ڕەسەنی باب و باپیرانمان پێویستە مەسەلەن لە ڕۆژە فۆلکلۆریەکان لە ڕۆژی فستیڤاڵەکان لە ڕۆژی نەورۆز و بەم مانگی بەهار و ئەوانە بە پێویستی دەزانم هەر تاکێکی کورد مەسەلەن جلوبەرگی کوردی و ئەو کەلەپورە نوێ بەرز ڕابگرن و جلەکانیان بەم بپۆشن بەڕاستی ئەو فستیڤاڵانە لەو کوردەواری زۆر خۆشە گەنجەکان من زیاتر ئاشنای کوردەواری و فۆلکلۆری کوردەواری دەبن
منیش وەکو گەنجێکی کورد حەزم کرد بە جلێکی کوردی بە ڕەسەنایەتی کوردی بەشداری ئەو فیستیڤالانە بکەم کە ساڵانە دەکرێتەوە چەند فیستیڤاڵی کەش کرایەوە ینی بەشداریم تێدا کردی ینی بە جلی و وەرگشتووە چۆنە ئاو جلە کوردیت پۆشیوە تەعاان جلە کوردەکەشت پێم وایە هەموو مەرجەکانیش دەجێبەجێکرێت تەنانەت ئەوش لەوە کردو لەگە جامانەکەش ڕۆژانە شتیوا لە بەردەکەی یان تەنها بۆ نەتایبەتەکان تەنها لە بۆ نەتایبەتەکان تۆ کەلتوری خۆت ببیریان هەموو ڕۆژە لە ڕۆژاسەیەکانیش شەرواڵ و قەمیسێکیش بی لە بەریەکەی بەخوا زیاتر لەبەر ئەوەی بەخۆ دەزانانی ئێستا گەنجی ئێستا زیاتر بە جلەکانیتی زۆر ئەوەترا بەس زیاتر بۆنەکان بۆنەکان زۆربەی کار لەبەر دەکەن نەورۆزانیان بۆنێکی کوردەواری بیان عەفلاتێک زۆر کار پێویستە ئێمە ڕێز لە کەلتوری خۆمان بگرین و کەلتوری خۆمان خۆش بێت و بەردەوام بیپۆشین تەنانەت نەک تەنها بۆ بۆنەکان وڵی بالفعل ڕاستە ینی پێویستە ینی ڕۆژانە لەبەری بکەین و ئیتر ئەو بکەین بەس بە دەرگوتنی هەروە بۆ ینی زیاتر جلەکانی لەبەر دەکەین بەس بۆنەکە و شتەکان زۆربەی کات بە جلی کوردیمە چی بۆ گەنجانە دەڵێ کە تا ئێستا جلێکی کوردیشیان نییە وڵی هیوادارم هەموو گەنجێک جلێکی کوردی یان جلی کوردی بەڕاستی لەبیر نەکاتن کلتۆر و فولکلۆری کوردی لەبیر نەکاتن دیارەوەشێک کە لەوانێک کە بەدەف بەشدارە هەستە چۆنەکە لەم فستیڤاڵە دەبینی هەموو خەڵک بە جلی کوردی بەشدارە و بە کۆمەڵی شتی کوردی گەنجانی شاری هەولێر خەڵکی شاری هەولێر لێرە کوبوونەتەوە والله ئەکید هەستێک خۆشە پێشەچی بە خێراتنی کەناڵە کەتان دەکەم هەستێکی زۆر خۆشە نەکتەنها خۆش وەکو کەلتوری کوردی زیاتر بە جیهان بناسرێ و کەلتوری کوردی ئێمەش بزانین قەومێکین کە گرنگی بە خۆمانە دەین گرنگی بە کەلتور و زۆرە فستیڤاڵانە گرینگە بکرێتەوە بەڕای تۆ ینی تۆک و گەنجێک پێت وایە پێویستە گەنجان منداڵان لە هەموو تەمەنێک بەم جۆرە کەلتورەی ئاشنا بکرێن بەڵێ زۆر گرینگە چونکە وەک گوتم تاکو ئەو کەلەپور و ئەو دەسڕنجینە ئەو دەسڕنجینەی ئەو خەڵکە هەیەی بە خەڵکان دیش بیبینن ینی زۆر کەس لێرە هەیە بەشداربووان زیاتر ئەو کە ئەو کەلپەلانیان دروست کردووە بەدەستی خۆیان زۆر کەسەیە نازانن کە ئەو توانایە هەیە لەوان ئێستا لە سەرجەم شارەکانی کوردستان ڕویان لێرە کردووە نزیکەی چل بەشدار بوو لێرەیە تۆ بەدەف بەشداری وەڵام من وەکو ئەندامێک بەڵام حەزەکەم دەف بژەنم نێوانە چۆنە لەگەر دەفژەنی وەڵا نێوانم خۆشە لە ئامێرەکان تەنها دەفم هەیە هەنێکمان بۆ بژەنە و هەنێکمان لۆ لێ دەبزانم کووە بەچاوە بەڕاستی شتێکی زۆر خۆشە مرۆڤ دڵی دەکرێتەوە کە لە جگایگە قەڵای هەولێر کە قەڵایەکی دێرینە ئەو فستیڤاڵی وها بکرێتن ئەوەی دیکەش ئەوە کێ بۆ ئەو ژنانەی کە لە ماڵەوە دانیشتن هیچ ئیشیان نییە دەستیان دایتە ئەوە شتێکی زۆر گەورەیە دەستیان دایتە شتی کەلتوری کوردی ڕەسەن کە دیسە نوێژەنی بکەنەوە بێخانە بازاڕەکانەوە بەس ئێمە یەکشمان هەدەوێت دەمانوێت زیاتر شتەکان کەلتوری خۆمان زیندوو بکەنەوە لەسەر ستاندەکی جیهانی کە بیخینە بازاڕەکانەوە ئیدی بەس بچن مەسە لە سین بێنێ لە تورکیا بێن لە دوبەی بینێ نازم لە چێن دەرێ ئەمە زیاتر حەزەکەین کە لەسەر شێوازێکی ستانداردی خۆشمان دروست بکەین بۆ خینە بازاڕەکانی خۆمان چەند گرنگەم جۆرە فستیڤاڵە بکرێتەوە بۆینەوەی داهاتوو منداڵەکان ئاشنا بکرێن بە جلی کوردی بە ڕەسەنایەتی کوردی بەڵێ متأکید ئەوە شتێکی زۆر گەورەیە مەسەلەن ئەوە وەکو ئەوەی گرۆپێکی موسیقای کۆنە بەڵێ هەموویان خۆم دروست کردە مەسەن ئەوەی لێ دەدەن ئەوە کەمانی لێ دەدەم ئەوەیان سازی لێ دەدا ئەوەیە مەسەوەی ئاینەوە ئەوانە هەمویان گروپێکی مۆزیقایت هە لە خۆتەوە لەکنە خۆ دروست کرد لە خۆکن خۆمان ئەمە مۆزەخانەم هەیە لێرە بەس حەزم کرد پەشدار ببم وەکو هاندانێک بۆ ئەو خەڵکانی ترکە ئەوەی بکات مەسە ئەوە شتی خۆمانی کۆنا ئەو جلوبەرگەکانی عەشیرەتی مزوریە ئەوەیان هەولێرەکانی شت باوەدانایە هەمووی بەس هەموو جێگاکەمە زۆر بچوک بوو لەبەر ئەوەی هەموو منەهێنە بەداخەوە بەس لەسەر ئەوەش یانی شتێکی زۆر جوانە و ئێمە حەزەکە مەسە ئەوەیان هەولێری کۆنا دەشتی هەولێرە ئەوە دەشتی هەولێرە ئەوەیان هەولێری کۆنا بەڵێ ئەوەیان عەشیرەتی مزوریە ئەوەش وەکو گروپێکی مۆزیک کە پێشتر ئەمە مۆزەخانەمان هەیە لێرە بچووکراوەی جلوبەرگی کوردی
دەتوانن جارێک بێنوێن دەرێ زیاتر جوانتر و هەموو جلوبەرگە هەر چوار پارچە کوردستانی لەناوە. ئێمە وەکو ڕێکخراوی تری بۆ پەرەپێدانی گەشتیاری ئەو فیستیڤاڵی کولتوری کوردستانمان سازا ئەو فیستیڤاڵە ئامانجمان زیندوکردنەوەی کولتوری کوردیە بە تایبەتی لە شاری هەولێر کە شاری ئارامیە بە تایبەتی لە مانجی سێدا کە مانجی گەشت و مانجی سەیران و مانجی سەوزایی ئەوەیە ئەو زۆری کە گەشتیارەکان کە دێن بۆ ئێرە دەمانەوێت لە کولتوری کوردی شارەزا بن. ئەمە ئەوانەی کە بەجارێن چل کەسی نمونەین هەریەکە بەکاری جیاواز نزیکەی 600 کار تێدا لێرە بەشدارە زیاتر ئەمە ئەو کارانەمان هەڵبژاردێ کە دەگمەنن کە پشت بەوەی دەبەستین کە لە پێشتردا هەبووە ئێستا لەبیر کراوە ئەوانە زیندویان کردەوە ئەوە وەکو هەلی کارێکە بۆ ئەوانەی کە لێرە دامان ناون و هەڵمان بژاردون ئەوانە زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێمە هەڵمان بژاردون لەبەر ئەوەی ئەوانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو ئیشە جوانانە دەکەن ئیشەکانیشیان بزرە. تا چەند حکوومەت هاوکارتانە بۆ ئەم جۆرە فستیڤاڵەیە بۆ ئەم فستیڤاڵانە بکەیتەوە؟ ڕاستی ئاسانکاری هەندێک ئاسانکاری بۆمان کراوە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی تریپ تەنها پشتمان بە سپۆنسەرەکان بەستووە بە تایبەتی سپۆنسەری سەرەکیمان کۆمپانیای سەربەن و هەروەها شیراتۆن زۆر یارمەتی داین و هەروەها هوتێل کاپیتۆل کۆمپانیای ڤانە هەموو ئەو ئارایشگاکانی ماڵ جوانی ئەوانە هەمویان زۆر یارمەتیان داین ئەوانە وەکو سپۆنسەری مەبوون ئەمە توانیمان ئەو کارە بکەین ڕاستی ئەگەر ئەوان نەبە ئەمە هیچ لاین داعمیمان نەبوو لە هیچ شوێنە. هەستێکی زۆر خۆشم هەیە ئەمڕۆ کەوە لێرانە بەشدارم لەم فستیڤاڵە جوانە. ڕاستێکی چۆن ئەمڕۆ دەبینی بەشێکی گەنجان کەوەی لێرە بەشدارە بە جیاواز لە ئەوانەی کە لە بازار دەبینی زۆربیان جلی کوردیان لەبەرە تا چەند پێت خۆشە تۆ وەکو کوردێک کە دەبینی خەڵکی ئەمە ئاوا گرنگی بە جلی کوردی بدات و جلی کوردی بپۆشێت؟ جلی کوردی سمبولی کوردایەتی تا سەر ئێسقان دڵخۆشم کەوا دەبینم هەموو جلی کوردیان لەبەرە و خۆشم وەکو کوردێک جلی کوردیم لەبەرە و بەشدارم لێرانەوە هەم بەو ئالەتە مۆسیقایانەیەکەوە لەگەڵ مامۆستایەکەم بەشدار بێەوە. تۆزێکمان بۆ بژەنی بزانم ژەنینیەکە کوردەواریش بێ ئەوەی کە پێشووتر دەژەندرا. پێشووتر بەخدای ئەسفەی دەکەم وەلێ من تازە قۆناغی سەرەتا مەگەر هەڕەش بووەوە داوای برن دەکەم. بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گۆویستی بوون ڕاو سەرنجی کۆمەڵێک کەلتور دۆست و هونەر دۆستی شاری هەولێر بوو کە باسییان لە گرنگی ئەم فستیڤاڵە و خۆشی ئەم فستیڤاڵە دەکرد. دیارە ئەم فستیڤاڵەیە گرینگە بۆ ئێستای کوردەواری بۆی نەوەی داهاتوومان ئاشنا بکرێن بە جلوبەرگی کوردی و بە کەلتوری ڕەسەنی کوردی. دیارە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە لێرە دەیبینم هەمووی جلی کوردی بوون و هەمووی کەلتور و کەلەپوری ڕاستەقینەی کوردەواری بوو. ئەزیزانم ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆ پێشکەشکردن تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر بەیەوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.